سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک سکۆڵی پزیشکی زانکۆی سلێمانی کاگتۆ کۆسار نوێنەری زانکۆی لیستەر دکتۆر کارزان بە مشتەرەکی ئەمی شەکراوە دیارە توێژینەوە گرنگی هەیە بۆ پشکنین و بۆ چارەسەریش و بۆ بەڕێوەبردننیش تۆ ناتوانانی بزانی لە 10 ساڵی داهاتوو چ نەخۆشیێک لە سلێمانی زۆرە ئەگەر توێژینەوەت نەبێ ئەمڕۆژ تەرکیزەکە لەسەر ئەو نەخۆشیانەیە کە بەڕێی من لە کوردستان و لە عالەمیش بەرەو زیاد بوونە مەسەرەن یەکێکیان لەسەر نەخۆشی شەکرەیە من ئامارێکتان پێ بڵێم ئەم 4 مانگە نەخۆشی شەکرە مقارنەتەن بە پار بۆتە 2 هێندە ئەم ساڵ لە 4 مانگ 1000 کەس تووشی نەخۆشی شەکرە بووە پار 500 کەس کەواتە نەخۆشی شەکرا بێ بە 2 ئەوەندە و 3 ئەوەندەش ئەمە لە هەموو عالم سلێمانیش بەشێکە لەم زیاد بوونە ئەمە لەلایەک دیارە قەڵەوی هەر ڕووی لە زیاد بوونە یەکێ لە بەحسەکانی کە ڕەبتی بینی قەڵەوی و نەخۆشی شەکرە و ڤایتامین دیە کە ئێمە خۆمان ملاحەزەمان کردووە کە لە سلێمانی زۆر جار کە نەخۆشەنەری بۆ فەحسی ڤایتامین دی وەکو لەگەڵ دکتۆر کارزان و ئەوان باسمان کرد سەیرەکەی ڤایتامین دی کەمە خەڵک قەڵەویشە کەواتە بێ ڕەبتێک هەبێ لەبەر ئەوە بۆیە ئەم بەحسانە ئیسفادەیە بێ بۆ ئێمە بۆ ئایندە بۆی بزانین سەحی سلێمانی پێویستی بە چییە ئەگەر بڵێ ئێمە لەوەیە 100% زۆر مەزبوطی نەخیر بەڵام ئەمە ڕەبتێکی بینی هەمومانە بۆ ئەوەی ئیشەڵا بۆ ساڵی ئایندە بۆ چەند ساڵی ئایندە ئێمە بتوانین ئیش لەسەر ئەو بەحسانە بکەین ئەمە لەلای لە ڕووی زانستیەوە و لە ڕووی بەڕێوەبردننیشەوە ئێستا ئێمە بەشی توێژینەوەمان کردوتەوانێ بۆ ئەوەی پلانی داهاتوو دابنین سلێمانی 10 ساڵی تر پێویستی بە چییە دیار ئێستا زۆرترین نەخۆشی دڵ و بۆریەکانی خوێنە نەخۆشی شێرپەنجەیە نەخۆشی شەکرەیە یەکێ لە بەحسەکانی تر ڤایرەسی کەبەدیە ئەوانن کە هیپەتایتس B و C-یان هەیە ئێمە پێتان بڵێم ئێستا هیچ کەسێک لە سنتەرەکانی دانی بۆ هەڵ ناچێشرێ کە فەحسی ڤایرەسی بۆ نەکرێت ئەمە مەسرفێکی زیادەیە لەسەر خەڵک کابرابێ 15,000 با بۆ فەحسەکە 5,000 با بۆ ئیشی دانەکە بەڵام ئەمە ئەمری واقعە نەخۆشی ڤایرەسی کە بەدی زیاد بۆ لە هەموو عالم بە دڵنیاییەوە لای ئێمەش زیادە بێ پەیوەندی بە هاتوچۆی دەرەوە هەیە پەیوەندی بەوەیە کە نەخۆشیەکە خۆی لە عالم هەیە پەیوەندی بە شێوازی سێکسکردنەوە هەیە دنیا گۆڕاوە لەبەرەوە ئەم نەخۆشی زیادە بێ بۆیە بەڕێی من ئەم بەحسانەی ئەمڕۆ کە باز دەکرێ واقعیە لەگەڵ وەزعی سلێمانی و کوردستان ئاگونجە